گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. سەپاندنی حکمی سێدارە بەسەر 4 هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی، دەست بەسەرکرانی چەندین کارمەندی دەوڵەتی لە پارێزگای لۆڕستان، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی محەممەد نیکبەخت لە زیندانەکانی ڕژیم، بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەرزبوونەوەی ڕێژەی قێرانی ئابووری لە ئێران بەهۆی بەردەوامی پشڕانی هێڵی ئینتەرنەتی نێودەوڵەتی. درێژەی هەواڵەکان. سەپاندنی حکمی سێدارە بەسەر 4 هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی. بە پێی دوایین هەواڵەکان، 4 هاوڵاتی دەست بەسەرکراوی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی ناڕەوا حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ئەو 4 شارومەندە بە ناوەکانی محەممەد ڕەزا مەجیدی ئەسڵ، بیتا هێمەتی، بێهروز زەمانی نژاد و کوورش زەمانی نژاد لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و هاوکاری لەگەڵ وڵاتانی دژبەری ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە و مەترسی لە سێدارەدانیان لە ئارادایە. دەست بەسەرکرانی چەندین کارمەندی دەوڵەتی لە پارێزگای لۆڕستان. بە پێی دوایین راپۆرتەکان، چەندین کارمەندی دامەزراوە دەوڵەتیەکان لە پارێزگای لۆڕستان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیانە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ وڵاتانی دژبەری ڕژیمی کۆماری ئیسلامی، کۆکردنەوەی زانیاری سەبارەت بە پێگەهستیارەکانی ڕژیم و هەروەها هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسنامەی دەست بەسەرکراوان و هەروەها شوێنی ڕاگرتنیان زانیاریەک لە بەردەستانیە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی محەممەد نیکبەخت لە زیندانەکانی ڕژیم. بە پێی راپۆرتەکان، محەممەد نیکبەخت چالاکوانی سیاسی و هاوڵاتی خەڵکی گوڵپایەگانی ئیسفەهان سەرەڕای تێپەڕبوونی 1 مانگ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێی راپۆرتی گەیشت و ناوبراو ڕێکەوتی 24 ڕەشەمەی 1404 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی و بەو پەڕی تند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی دەستکردی ئیسفەهان کراوە. شایانی باسە کە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و ڕەوەندی دۆسیەکەی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی گوشارە هێزە ئەمنیەکان بۆ سەر بەندکراوان لە زیندانەکانی ڕژیم، هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە 56 زینداندا درێژەی پێدرا. بە پێی دوایین هەواڵەکان، بەندکراوانی بەشداربووی ئەم هەڵمەتە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێکەکانی ڕژیم لە شارە جیاوازەکان سەرەڕای بەرزکردنەوەی ڕێژەی گوشارەکان بۆ سەر هاوڵاتیان و بەندکراوانی سیاسی بە مەبەستی کۆتایی هێنان بە ناڕەزایەتیەکان بە تۆمەتی ناڕەوا حکمی سێدارەی بەسەر کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیاندا پەسەپاندووە. لە هەمان کاتدا بەشداربووان داوایان لە کۆمەلگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە کە سەبارەت بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی هەڵوێستیان هەبێت و ڕێگری لە سێدارەدانی زۆرتری هاوڵاتیان بکەن. بەرزبوونەوەی ڕێژەی قەیرانی ئابووری لە ئێران بەهۆی بەردەوامی پشڕانی هێڵی ئینتەرنەتی نێودەوڵەتی. لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ پشڕانی بەردەوامی هێڵی ئینتەرنەتی نێودەوڵەتی لە ئێران، ڕێژەی قەیرانی ئابووری لە ئێران بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بووتەوە. بە پێی دوایین راپۆرتەکان،
بەهۆی سنووردارکردنەوەی هێڵی ئینترنت لەلایەن بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ڕۆژانە لانیکەم 8 ملیۆن دلار زیان بە هاوڵاتیان گەیشتووە و لە هەمان کاتدا ڕێژەی بەرهەمهێنانی ناوەندە پیشەسازیەکان بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. هەروەها بەم بۆنەیەوە کۆمەڵێکی زۆر لە پیشە ئۆنلاینەکان بە تەواوی لە ناوچوونی و ڕێژەی بێکاری هاوڵاتیان بەرزتر بوونەتەوە. داخوازی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ وەرگرتنی قەرەبوو لە وڵاتانی ناوچەکە. لە ڕۆژانی ڕابردوودا نوێنەری ڕژیمی کۆماری ئیسلامی لە کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکاندا داوای لە وڵاتانی ناوچەکە کرد کە قەرەبووی زیانەکانی کۆماری ئیسلامی لە ماوەی شەڕەکەدا بکەنەوە. بە پێی راپۆرتی گەیشتوو نوێنەری ڕژیمی کۆماری ئیسلامی ئاماژەی بەوە کردووە کە وڵاتانی عەرەبستانی سعودی، بەحرەین، قەتەر، ئێماراتی یەکگرتووی عەرەبی و ئۆردۆن بەهۆی پشتیوانی و بەشداری لە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی پێویستە قەرەبووی زیانەکانی ڕژیم بکەنەوە. لە هەمان کاتدا لەلایەن نوێنەری ڕژیمەوە ئەو وڵاتانە بە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان تۆمەتبار کراون. ئەگەری دەستپێکردنەوەی دانوستانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا بە پێی دوایین هەواڵەکان ئەگەری هەیە دانوستانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا لە هەفتەی داهاتوودا دەست پێ بکاتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە پێشنیاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ ڕاوەستاندنی پێتاندنی ئۆرانیۆم بۆ ماوەی 5 ساڵ لەلایەن ئەمریکاوە ڕەت کراوەتەوە و هەروەها سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسانی ئەمریکا جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە پێشنیارێکی زۆر باشیان ڕادستی کۆماری ئیسلامی کردووە و باشترە کە لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە پەسەند بکرێت. لە هەمان کاتدا ئاژانسی هەواڵی ڕۆیترز ئاماژێ بەوە کردووە کە دانوستانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا ئەگەری هەیە لە هەفتەی داهاتوودا لە ئیسلام ئابادی پایتەختی پاکستان دەست پێ بکاتەوە. دووە هەواڵمان سەبارەتە بە بەشداری زیاتر لە 15 کەشتی جەنگی ئەرتەشی ئەمریکا لە گەمارۆدانی ڕژیمدا. بە پێی هەواڵی گەیشتوو زیاتر لە 15 کەشتی جەنگی ئەرتەشی ئەمریکا ئەرکدار کراون کە لە ئاوەکانی کەنداوی فارس و عومان گەماروی ڕژیمی کۆماری ئیسلامی بدەن. لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ هەڕەشەکانی سەرۆک کۆماری ئەمریکا بە مەبەستی گەمارۆدانی دەریای ڕژیمی کۆماری ئیسلامی فەرمانی گەمارۆدانی ئاوەکانی کەنداوی فارس و دەریای عومان بە زیاتر لە 15 کەشتی جەنگی هێزی دەریایی ئەرتەشی ئەمریکا دراوە. بە وتەی بەرپرسانی ئەمریکا بڕیارە لەم گەمارۆیەدا هاتوچووی کەشتیە بازرگانیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەرچاو سنووردار بکرێتەوە و هەروەها ڕێگە بۆ کەشتیە بازرگانیەکانی وڵاتانی دیکە بکرێتەوە. لە هەمان کاتدا سەرۆک کۆماری ئەمریکا جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە ڕێژەی هاتوچووی کەشتیە بازرگانیەکان بە شێوەیەکی بەرچاو لە گەروی هورمۆز بەرز بووەتەوە و لە ڕۆژانی داهاتوودا مەترسیکی جدی لەسەر ئەم گەروە نامێنێ. بینەرانی خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.